سڵاف بینەرین بەڕێز ئەفدەمەوە باش هیڤیادەمێن خۆش و سەلامەت بۆت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەیە کوردی ساختەکاری سیفەتێ باوەڕداران نینە ڕاستە دیاردا غش و سەختەکاریە دیاردەکەل سەرتاسەری جیهانێ هەبوون هەیە و بەربەڵاوە بەڵام نەیا سروشتیەب هەبوونا اب هەمان شێواز ات ناف کۆمەڵگەهەکە باوەڕدار و موسڵماندا اب هەمان شێواز ئەو دیاردە هەبیتن چونکو هەبوونا سەدان بەلگەهان ات ناوا قورئانا پیرۆزدا و ات ناوا پەرتوکێن فەرمودێن پێغەمبەریدا سڵاف سەر بن کو تەکەسوێ چەندێک کریەت وێت مرۆڤێ ئیماندار و باوەڕدار و مسلمان الوێ دیاردێ دوور بکەویتن و ڕۆبەڕۆ نەبیت و توش نەبیتن ئەبداغ و ئەڤڕۆ ئەم دەمابەری خود دەینە کۆمەڵگەهێ دیاردا غش و ساختەکاریە دیاردەکە بەربەڵاوە ئەت ناوا جڤاکی و کۆمەڵگەهێدا لەوڕات ناوا وێ خەڵەکە بەرنامەی بە کوردیدا ئەمژی دێتیشکێ ئەخینە سەر ئەوێ مژارێ دۆر تێڕوانینە ئاینی کا چاوا بەحسا غشێ کریە و غشتیە و جوورێن وێن چنە و چارەسەری و ڕێگە چارێن وێن چنە دگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق دەهێتە گەنگەشەکردن زۆر بەخێر بێ مامۆستایجا مامۆستاوەکەمە بەحث کردی دیاردا غشێ نە دیاردەکە غەریبە گەر هەبوون هەبی چونکو سەرتانسەری جیهانی ئەف دیاردە هەر هەیە ساختەکاری و غش هەردوو پێکڤە بەلێ کە ئەم دەمانێرینی بەرێ خود دەینە ناوا جواکێن موسڵماناندا کە ئەف دیاردە هەبیتن هەندێک نەیا سروشتیە و یا غەریبە یا نامویە بووچی چونکو کۆمەڵگەهەکە باوەڕدارە و ئایەت و فەرمودێن پێغەمبەری سەڵاف سەر بن لەو ڕەمەدوێت بزانین ئایا غش چییە و تەزویر چییە و هەلوێستێ ئاینی سەبارەت وان هەردوو چەمکانە چ تشتە و چاو بەحث کریە بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان وەکو تۆ ئاماژەت پێکرد لە پێشێکێکەیە دەڵێ دیاردەی غەش دیاردەی تەزویر فێڵکردن فڕوفێڵ لە سەرتاسەری دنیادا دیاردەیەکە بوونی هەیە بەس وەکو لە پێشێکێکەیە وتت کە ئەوەی ناسروشتیە لە کۆمەڵگەیەکە بوونی هەبێ کە خەڵکەکەی خۆی بە باوەڕدار و موسڵمان بزانێ ئەمە پرسیارێکی یان قسەیەکی ڕاستە ئەو کات بیرەکەی تۆ دەبێ ئەگەر لە حاڵەتەوە بوو بە دیاردە کۆمەڵگەکەش بەخۆی دەڵێ کۆمەڵگەیەکی باوەڕدار واتە زۆرینەی باوەڕدارە زۆرینەی موسڵمانە ئەو کات بەڕاستی پرسیارەکە زۆر نیشانی پرسیارەکە زۆر گەورە دەبێ دەڵێ ئیمان لەکوێیەکەواتە ئەم ئینسانە بەخۆی دەڵێ باوەڕدار دوای هەڵدەسێ بەکردەوەی غەش یا هەڵدەسێ بەکردەوەی فڕوفێڵ و تەزویرکردن و گۆڕینی ڕاستیەکان دەبێ ئیمان لەکوێ بێت لەو ساتە وەختە ئەمە بەڕاستی پرسیارێکی نیشانی پرسیاری زۆر گەورەیە پێویستیمان بە وەڵامدانەوە هەیە وەکو گوتت غەش چییە و تەزویر چییە غەش لە ڕووی شەرعیەوە دەگوترێ ینی چۆن دەڵێ خەڵت و شەیئی بشەی بە کوردی یعنی تێکەڵکردنی بەڵێ تێکەڵکردنی شتێک بە شتێکی تر تێکەڵکردنی شتێک بە شتێکی تر ئەو شتە چیەش دووشت تێکەڵ بە یەکتر دەکەی وتراوە خەڵت الجەیدی بالڕەدیئی بە کوردی تێکەڵکردنی باش و خراپ تێکەڵکردنی باش و خراپ بەمەبەست پێی دەگوترێ غەش وەکو چی وەکو ئەوەی کە چۆن دەڵێ بنزینی باشەیە و بنزینی خراپ هەیە کۆڵەتێکی جیایە ئەهێنرێت تێکەڵێکن لەگەڵ یەکە ئەمە دوو شتیان تێکەڵ کرد یەکێکی باش بوو زاهیرەکەی ئەوی تریشیان خراپە خراپەکە تێکەڵ بە باشەکە دەکەن شتێک دەرەچێ نە ئەتوانی بڵێ باشی باشە و نە خراپە ئەمە پێی دەوترێ غەش تۆ لە ئاکرەی برنجی ئاکرێ دێنن لەگەڵ برنجی بایعی تێکەڵی دەکەن ئەو کات ئەو برنجە ئاکرێت برنجیژی جۆر هەنە و تێکەلی وانە کەواتە ئەمە هەموو لە ڕاستیدا هەر شتێک تێکەڵ بە شتێک کرا باش تێکەڵی خراپ کرا بۆ ئەوەی کەوا کەمێک لە باشەکە ئەهێنن دوای خراپی تێکەڵ دەکەن هەموو ئەمانە پێی دەگوترێ غەش کەواتە غەش زاهیرەکەی چییە یاماناکەی چییە تێکەڵکردنی باش و خراپ تێکەڵکردنی باش و خراپ بەڵام سەلڤێرە پرسیار دروست بیتن ئەم دەمات بێژینی ئەوە دیاردەکەت ناوا کۆمەڵگەهێکدا مەچ پیڤەر هەیە کوان بکارین بێژنی ئەوە دیاردەیە ناوا کۆمەڵگەهێدا یعنی ئەو پێوانە ئەتوانی ئێستا بڵێ چونکە بەچی دەزانین جاران نەمان ئەتوانی بڵێن دیاردەیە چونکە جاران هۆکاری گواستنەوە و سۆشیال میدیا و ئەو شتانە نەبوو ئێستا لە بەیانیەوە هەتا ئێوارە چەند هەواڵ دەبیستی لەسەر ئەم بابەتانە چەند هەواڵ دەبیستی ئەو بابەتە تێکەڵ کرا چەند بابەت دەبیستی ئەو مەسەلەیە لەگەڵ شتی دیکە تێکەڵ کرا ینی دەیبینین ئێستا دەتوانین بڵێن دیاردەیە چونکە حکوومەتیش دەزانێ و هۆکارەکانی ڕاگەیاندنیش زوو پێمان دەڵێن کۆی دەکەین و سێرەکەین دیاردەیە بۆیە وتت هەڵوێستی شەرع دەبێت چی بێ هەڵوێستی ئاین دەبێت چی بێ هەڵوێستی ئاین خوددا لە قورئاندا فەرمووی وأوفوا الكيل لەسەر زمانی شوعی وأوفوا الكيل والميزان بالقسط يعني يا مكيال وميزان
يعني حاڵەتێک ئەوف المکیالە والمیزانە بالقسط مکیال و میزان چ تشتن جیاوازی زۆرە بەس توانین کورتی کەنەوە هەندێک دەڵێن میکیال پێوەرە بله بۆ پێوان میزانیش هەر پێوەرە بۆ پێوان هەندێک دەڵێن میکیال بۆ حەجمە قەبارەیە هەندێک دەڵێن میزان بۆ وەزنە لە ناوەکەی خۆی بله هەندێک دەڵێن میکیال بۆ شتە مادیەکانە میزان بۆ شتە واتاییەکانە ئیدی ئەو باسێکی درودرێژە بەڵام لە کۆتاییدا خوددا پێماندا فەرمێت لەسەر زمانی پێغەمبەرانەوە و ئەوف المکیالە والمیزانە بالقسط یعنی ئەبێ پێوەەر بەکاربێنن قستەکە چمە بەستە طبعاً یەکێک لە ماناکانی عەدلە یەکێک لە ماناکانی عەدلە کە پێوەرەکەش ئەبێ عادل بێت چونکە جاری وایە غەش لە چۆ دروست دەبێ تەزویر لە پێوەرەکە جاری وایە پێوەرەکەش مشکلی هەیە کەواتە ئەمە زۆر وردە بۆیە خوا مەساحەیەکی یا ڕوبەرێکی یەکجار زۆری پێداوە ولا تبخسوا الناس أشياءهم بخس چییە ئەوی جۆرێکە لە غەش چۆن ینی وەختی تۆ مثلا دەچی بۆ ئۆتۆمبیل کڕین بۆ نمونە با بڵین ینی ولا تبخسوا الناس أشياءهم چییە یەکێک دەڵێ فلانە کەسە ئۆتۆمبیلەکەی دەفرۆشی دەڵێ وەرە لەگەڵمە بەڵکو بۆم بە هەرزان بۆم بکڕی ئەو چۆن دەتوانێت بە هەرزان بیکڕێت تۆ ناتوانانی چۆن دەتوانێت بیکڕێ دەڵێ ئێستا دەعیبی لێ ئەدۆزمەوە اینجا ئەڵێ بەڕاستی ئەوە عیبەکانێتی ئەڵە ناوەڵە عیبی نییە بەس من دەیدۆزمەوە وا لە خاونەکەی دەکەم دەیشکێنم ئەمە ولا تبخسوا الناس أشياءهم بەخس ئەوەیە ئەو سیارەیە دەفتەرێکە کە تۆ وایە قەناعەت بە خاونەکەی کوی بە 80 وەرەقە بیفرۆشی ئەمە شکاندنی شتەکەیە شکاندنی ئەو بەینێ دوای خۆی دەیفرۆشێتەوە بە دەفتەرێک و 20 وەرەقە بۆ نمونە دەڵێ ئەوە چۆنە دەڵێ ئەوە من ئەو کاتە دەڵێم ئەمە سەحرێکی باشە و چاکە و وایە کەواتە ئەمەیە لێرە خوا فەرمێ لە نەتیجەی ئەوەی کە ولا تبخسوا الناس أشياءهم ولا تعثوا في الأرض مفسدين کەواتە لە میکیال و میزانەوە هێنای بۆ باسی ولا تبخسوا الناس أشياءهم شتی خەڵک بێ قیمەت مەکەن کەم قیمەت مەکەن هاتە سەر مفسدين کەواتە هاتە نتیجەکەی ئیفساد و گەندەڵی ئەو بابەتانە ئەمە بوو کە خوددا فەرمووی وەیل للمطففين يعني تونترین سزا بۆ چیە مطففين چیە الذين إذا اكتالوا على الناس نك للناس على الناس معنی چیە الذين إذا اكتالوا على الناس يستوفون ئەگەر خۆیان شتێک لە خەڵک بکڕن بە زۆرترین بڕ دەستێخەن و بە کەمترین پارە وإذا كالوهم أو وزنوهم کاتێ بۆ خەڵک شتەکە ئینەکەن يخسرون يعني ئەو کاتێکە لە خەڵک شت دەکڕن هەوڵە دەن زۆرترین بڕیان دەستکەوێ بە کەمترین نرخ وەختی خۆیان دەفرۆشنەوە کەمترین بڕ دەدەن و زۆرترین پارە وەردەگرن ئەنکو هەموو دەما بەرێوان بەرژەوەندیە تاکلاوێنەیە ڕاستە ئەوە بۆ دەرکەوت کە ئەو مەسەلەی وایە تەزویر چییە غەش گوتمان تێکەڵکردنی تەزویر غەش بریتە لە خەڵت الجەیدی بالڕەدی یعنی تێکەڵکردنی باش و خراپەکان لەگەڵ یەکە و شتێکی سێم دەرەچێت کە نەباشەکە و نەخراپەکەیە ئەمە غەش بوو تەزویر لە چیەوە دێ وشەکە یعنی گۆڕین یعنی بەرگێکی تر دەکەی بە بەرگی شتێکی خراپە و بە باش پیشانە دێ ئەمە تێکەڵکردن نییە یعنی بەو معنایە دێ تۆ دەرمانێکت هێناوە دەرمانەکە ئێرانیە یان هندیە یان تورکیە وانە چۆن تەزویرەکەی پاکەتێک لێرە هەیە پاکەتی ئەڵمانی دروست کراوە پاکەتەکەی ئەیکەنە ناو پاکەتی ئەڵمانی ئەمە پێی دەوترێت تەزویر چونکە تێکەڵکردنی دووشت نەبووە وەکو غەشەکە ئەمە تەزویرە قورسترە ئەمە پاکەتەکەی هێناوە پاکەتی ئەڵمانی بۆیە پێوترێت تەزویر یعنی تەزویر ناحەقێکە بەرگی حەقی بەبەراعەکەی ئەچی شایەدیەکە دەی شایەدیەکی ناحەق ئەزانی ئەو فڵانە کەسە تاوانبارە تۆ چۆن قسە تەزویر دەکەی بە نوعی قسەکان دەکەی کە ئەو ناحەقە دەگۆڕی بۆ حەق ئەو پێی دەگوترێ تەزویر جا ئەم بەڕاستی ئەم بابەتە خوا لە قورئاندا دەفەرمێ فاجتنبوا الرجس من الأوثان فاجتنبوا الرجس من الأوثان باسەکە لە تەوحید و لە ئەوثان و لەو بابەتانەیە ڕەبتێکاتەوە واجتنبوا قول الزور یعنی چۆن ئەو بتانە تەزویرن خودانین خەڵک بتێکی دروست کردووە لەبەر دەڵێ ئەمە خودایە تەزویرە ئەوە خودای تەزویرە ڕاستەقینە نییە ئەوجا لەگەڵ ئەمەدا دەفەرمێ واجتنبوا قول الزور یعنی قولی زور و تەزویر قسەی ناحەق و قسەی تەزویر کە حەقایق دەگۆڕێ و بەرگی حەق دەکا بە بەرگی ناحەقدا لەگەڵ چۆ ڕەبتی کردووە لەگەڵ ئەو بابەتە وەک بڵێ چەند تاوانبارە چەند گوناهبارە ئەو کەسەی کە بتێک دێنێ و بەردێک دێنێ دەڵێ ئەمە خودایە وەک کەسێکی دیکەش ناحەقێک دەکا بە حەق و دەیگۆڕێ ئەوێ بۆیە خوددا فەرمووی لا لە ئاەتێکی تردا کە ئەفەرمێ فەقەد جاءوا ظولما وزورا
إن الشرك لظلم عظيم شرك ظلم وظلم الشركة أبيني جاري كتر ظلم زوري تكركرو كأنه هر كسيك شاهدين حقدا وشيك دا قوري كتابيك دا قوري نا حقيك دا قوري يعني وشيك بوشيك دي كدا قوري همو أمانة بيدا قوتريا تزوير أم تزويرا لقل ظلما كوكراوتو أمانة أماش همان دمدمام صاريوتك پیغمبر هاتي صلى الله عليه وسلم من غشنا فليس منا رنگ زارو كن مجي أبا بركر بيتن أري ليس منا شد جهينيتن بله بدل نهایی يعني نابت مؤمن و نابت باورداري راستقينة يعني پیغمبر بفرمي من غش فليس منا يا من غشنا فليس منا أو غشمان ليبكا لإيمانية يعني شي لإيمانية يعني لباورداري راستقينة نية أم زورش زور خطرة يعني من بيري أوم ديتوا يعني إنسانك بخوي دلي مسلمان ألا يعني تو بو مسلماني ألا من إيمان بخداه أي ألا بوشي مسلماني ألا إيمان ببيغمبر هي باشا خو پیغمبر لفرموده که وقت تو گوت چون الله من غش فليس مني فرموده تريش من لقطاب خانه خوندوه بله همو زورینی ام کوملگی دیزانی دلن پیغمبر آواشانی دادا بو پالی دادا بو فرمی الا انبئكم باكبر الكبائر گورترین گناه کتم پیبلم ألا قول الزور روی لقل مسئله اشراك بالله و شریک بو خوا پیا کردن و خرابون لقل دایکو باوکا فرمی الا وقول الزور يعني زور بمعنى گورینی ناحق بحق بەرگێکی تر بکەی بە بەرگێکی ترە ئەمە پێی دەگوترێ زوور ئەنجە ئەوان دەڵێن هاوڵەکانی پێغمبەر دەڵێن پێغمبەر ئەوەندە وەکانە متەکی ئەن فەجەلەس هات دانیشت ئەو کاتە لە پاڵیدا بۆ دانیشت فما زال يكررها هەر دەیگوت ئەلا وقول الزور ئەلا وقول الزور ئەلا وقول الزور حتى قلنا ليته سكت گوتمان ماندوو بوو خۆزگە بێدەنگ بووە ئیتر ئەوەندە بەس اجبر مەترسیەوەی لەبەر لەبەر مەترسی تکرار کرد ئەی باشە مسلمان ئەی باشە باوەڕدار ئەی ئەوەی کە خۆ دەڵێ من ئەم پێغەمبەرە دەناسم ئەی لە یادی مەولودا خۆت دەکەی بە قوربانی خۆ ئەم پێغەمبەرە ئاوهای گوتووە گوتوێتی لە دوای شەریک پەیداکردن بۆ خوددا و لە دوای ئەوەی کە دایک و باوکت لێت ناڕازی ئەبن وانە بۆ دایک و باوکت خراپەبی ئەمەیانە ئەی ئەم هەموو تەزویرە چیە کۆمەڵگەی مسلمانێک جوانە دەستێتت خوش مامۆستای بەڕێز دیسان پرسیار هاتی ئاراستەکردن ئەتناوە شارین کوردستانێدا ئەرێ بوچی دیاردا غشێ و تەزویرێ بیە دیاردەت ناوە جوواکێنمەدا ببوریە دلێوان دەبوەری نەمۆیە و ترسا خۆدەیە کێمیش بەرەندێ سادەی 10 مرۆڤ ئێتراس نینە هەمی خەشیت کرد هەمی تشتێک خۆی کێنەوە کرد ئەرێ وەڵڵا هەکی هەمیان ڕاست کردەوە شولێمە هەمیدا ڕاست بکەن هەندێک دیا خەشێکن هەندێک ڕاستکن هەرێک و جۆمێریە خۆیە طبعا لەبەرەوەی کەوا ئێستاکە ئەم وەزعی پێشکەوتن و ئەمەی لەبارەی ئەنتەرنێت و لەبارەی عیلم و زانستەوە بەڕاستی زیاتر ئەمە وای کردووە بە بۆنەوەی کە خەڵکانێکی زۆرش بێ ئیشن نازانن چی بکەن لێرەیە ئەرکی مامۆستایانی ئاینیە کە لە خوتبەکانی جومعەکانیانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی من غشنا فليس منا نەوەکو بەس ئەوە لە ناو خەڵکە حتى لە خوێندنگایە حتى لە کولیەیە حتى وەکو لە زانکۆکانە غش ايكشوان كورونا يدكو خد تعالى عز وجل بركة قرآن وبيروز وبيغمبر من محمد صلى خد سربن من عمج كري وكو بالصلمان دم ديار دا غشت ناف خلقي دا زيادات بت مرم جي اوكو ما بش جهدار بش دخواد دين بيروز اسلامي ايمانا ما ضعيف بي حتى كو وجدانا ما ولي بقيت ام غشل ايكودو بكين توشي حراميه ببين ابا چند دگهینت کو ایمان ما بخود تعالی ضعیفه او حالتانه بێگومانە گەڕێتەوە بۆ پێشکەوتنی تەکنەلۆجیا گرفتی هەرە سەرێکی ئێمە مانان ئەوەیە کە تۆ مانگ بە مانگ ساڵ بە ساڵ تەکنەلۆجیا زۆر پێشکەوتنی گەورە بەخۆیەوە بینێ و ئەمانە ژبوونەتەوە کاری ئەوەی کە ئەو خوێندکارانەی بە نیازی ئەوەن کە غش یا خۆت گزی بکەن لە کاتی تاقیکردنەوەکاندا شێوازی نوێ تەکنەلۆجیای نوێ بەکارێنن بێگومان ڕێگری زۆریشمان کردووە بەڵام وەک گوتم حاڵەت تاک بە تاکە ڕووەدا لە ناو وەڵەکانی تاقیکردنەوە خەش گونەها بەش حرامە نەباشە و حەکیوە بکردێک بووی نەباشە خوازی نامەدا نەبا تشتا نەباشە نامەدا هەبێت ئەو تشتا بۆ عام نەباشە بله بینەرن بەڕێز سوپاس بوو بەشداریە هەوا و هەر ساخ و سەلامەت بناخفتنێتەوە جوان و جێ خودابوون هەر بژین مامۆستا هێژا ئەگەر ئەم بچینە بەرف وان بواران ئەو بوارن کە غش و تەزویر ناودا تێتە ئەنجامدان ئانکو بزانین جوورن vê diyardê çi ew çawa tête encamdan. بەڵێ دیارە توانی بڵێ ینی تەزویر و غەش جۆرێکان ئابوووریە بەێ هەر ئابووری لەوێەوە دەستپێکا ینی مەشهورە لە ینی یەکیان دەستکاریکردنی پێوەرەکانە دەستکاریکردنی
پێوەرەکان خۆی لە خۆیدا غەشە بەڵێ. ئیتر پێوەری کارەبا ئەڵێ پێوەری ئاوەڵێ ئیدی هەر لە هەر لایەکەوە بکرێت جاری وایە پێوەرەکە هەڵەیە وەکو باسم کرد لە سەرەتاوە یعنی ئێستا پێوەری ئاو لە ماڵان دانی زۆرە خوێنێتەوە مانەی بە ئەو پێوەرە هەڵەیە ئەو پێوەرە ئەم جارە ئەبێ بگۆڕێ بێ بە جۆرێکی وا لێ بکرێ هەوا نەخوێنێتەوە بۆ نمونە لە لایەکی تریشەوە خەڵکی تر هەیە لە ماڵی خۆی پێوەری کارەبەکەی دەستکاریەکە ئەمجا ئەوی جارێکی تر جۆرێکە لە غەشکەوەتە یەکێکی ترێت تەرازۆکەی کاری بێژین دیاردا غژ و تەسویری نە دیار دەکات تاکە کەسیەندێک جار دیاردا بەڵێ جوواکیە جاریوا لە نێو حکوومەتی شارڕۆدا لە نێو حکوومەتی شارڕۆدا بێ ئاماژەی پێ بکەین اینجا لەبەرەوە لە ڕوە ئابوووریەکەی جاری وایەکو گوتم پێوەرەکانە قەپانی ئابوووریە جاری وایە وەزن و ئەو شتانە جاری وایە ئەو تەرازوویەکەوە شتەکانی پێچێشن هەموو ئەمانە لە ڕووی ئابووری جاری وایە تەزویری پارەیە یعنی من ئەزانم کەسێک بڕای بە قیامەتیش نەبێ لە وڵاتێکی ئەوروپی تەزویری پارە ئەکا بەس لە وڵاتە ئیسلامیەکانە ئێمە ئەوتا لەم هەرێمەین بۆ نمونە وانە چ لە ناو خۆمانە چ لە دەرێ جاری وایە ئەڵێن وڵا ئەوەندە هەزار گەشتیار هات وانە گەشتیار لە باشووری عێراق و دێ پارەی تەزویرمان بۆ دێنێ هەیە لە ئێرانە و دێ پارەی تەزویر دۆلاری تەزویرە هێنێ ئەمە چییە چێ کردوێتی مسلمان کردوێتی وانە کەواتە ئەم باوەڕە لەکوێیە لەو کاتی کەوا تۆ دێ ئەم جۆرە تەزویرە ئەەکەی لە ڕووی ئەمە باس قەزم چی بوو تەنها مەسەم لە ڕووی ئابوووریەوە ئەم گۆڕینی پاکەت و شتانی کە باسم کرد گۆڕینی ئەم هەموو تاریخی ئەکسپایر وانە ئەمە هەر بەخۆی ناڵێ مسلمان دانیشتون لە شوێنێکا و ئەم هەموو شتانە ئەبەن تاریخەکەیە گۆڕن کاغەزێکی دیکەی لێدەن ئەڵێن ئەوە ئەکسپایرەکەی ساڵێکی تریان خستە سەری لە کاتێکا تەواو بۆ پێشی 2 ساڵ یعنی ئەمە ئیمان لەکوێ لەو کاتە باوەڕ لەکوێ لەو کاتە ئەمە زۆر گرنگە تو نابێت مامۆستا ئەف وێزگەین هاتینە دانان بوو لێ خۆشببوونا گونەهان بیتە پاڵدەروی چندێک کە ئەف کەسەوی چندی بکات پرسیارە زۆر جوانە ئەبێ ئەوە هەمیشە بڵێنەوە بڵێن خدا فەرمووی وەڕەحمەتی وەسیعەت كل شيء لەو هەڵە و گوناهانەی لەگەڵ خدا دەیکەین نوێژمان تەواو نابێ حەجمان غەڵەتێکی تێکەوێ ڕۆژومان هەڵەیەکی تێکەوێ ئەبینی زکرمان کەمە بێ بەڵێ مامۆستا کەم فەرمودێ چەندی نابژیت بۆ نمونە ڕۆژیا عرفە بیت یان هەر ڕۆژێکە تر بیتن کە بژیتن خودی تعالی 2 ساڵە دڵ تەخۆش زۆر ڕاستە مامۆستایان ئەم ساڵ زۆر تەکیدمان کردەوە زۆریش ئێمە لە بەرنامەیە گوتمان مامۆستایانی ئاینیش وەکو بڵێ ڕوونکردنەوەیان زیاتردا جارانی ئەیان گوت خوا لە گوناهی ساڵێک و 2 ساڵت خۆشە بێ بە مطلقی ئەیان گوت ئەمجا زۆر باش ڕوونیان کردەوە خدا تەنها لەو گوناهانەت خۆش دەبێ کە بەرامبەر بە خدا کردوتە بە چ بەڵگە ئەوە بزانین تەنیا تەویل لا لەبەر ئەوەی کەوا خدا ڕۆژی ئەول ما يوضع بين الناس يوم القيامة في الدماء یان ئەوەی کە يغفر للشهيد كل شيء إلا الدين هەموو ئەمانە فرمودن ئەنکو هەر بابەتێکی تەماشەت کردوێت هەموو بەڵگەها کۆم بکەینە تەماش ئێکتشت بکەیت بەڵێ کەواتە هەموو بەڵگەکان کۆکەیتەوە بۆ دەرەکەوێ قەدیم ئەمان گوت خەڵک چۆن حەجەکە ئەچوو ماڵ بە ماڵە گەڕای گوت گەردم ئازاکەن ئەوانەی کە غەدری لێکردبوون بۆ چونکە مافەکەی فەوتاوە کەواتە ئەمە زۆر گرنگە غەشکردن لە حەقی ئینسانە من غەش لە تۆکەم تۆ غەش لە منەکەی کەواتە خدا لێمان خۆش نابێ لەم مەسەلەیە خدا لێمان خۆش نابێ خدا لەو کەم تەرخەمیانە لێمان خۆش دەبێت کە دەرحەق بەخۆی کردومان نوێژمان تەواونی ڕۆژ دیسانە بەشی دیار دەکات یا مامۆستا دەما بوونمون ئەس غەشیل کەسەی بکەم تنێ کافی پێ چەندێ بکەم بێژمێ من ببوورە ئەری بورین تنی کافیە ئەگەر مڵکی خۆیەتی ئەگەنی حەقی شخصی خۆیەتی ئەگە بورە ئەگەر نەبوورەوە بەڕاستی هەر لەسەر تەمێنێ مەسەلەن ئێمە جاری وایە مەسەلەن غەش و تەزویری سیاسیمان هەیە ئەوە تا عالمی ئیسلامی ئینتیخابات دەکات و تەزویری تیاکە کەچی ئەوروپا ئینتیخاباتەکە تەزویری تیا ناکە ئەمە لە ڕووی سیاسی یان وڵاتان یەکێک دەرچووە دەنگی هێناوە لە ڕووی هەڵبژاردنەوە ئاساییە لای ئێمە جاری وە هەیە دەنگێک بە کەسێک دراوە و کەسێکی دیکە دەنگی نەهێناوە ئەچنە کۆمیسیۆن هەندێک دەنگ لەوی تر دەبن دەیخەنە سەر ئەوی تر دەرەچوێنن ئەمەش غەشە لە ڕووی سیاسیەوە جاری وە هەیە ئەم غەشە علمی و طبیە چەند دکتۆر لێرە هەبوو خەڵکی عیلاج کردو و جوانکاری بۆ خەڵک کردو هەبوو لە سووریاوە هاتبوو هەبوو لە مووسڵەوە هاتبوو دوای دەرکەوتەمانە ساختەکارن هیچیان هەر دکتۆر نین هیچیان هەر طوبیشیان نەخوێندووە کەواتە لەو ڕۆژەوە تەزویرکردنی میهنە ئەویش ئەگونجێوا بێ تەزویرکردنی شەهادە چەند کەس بۆ ئەوەی کەوا موچەکەی زیاد بێ نازانێ حرامی شێکا بەو شێوەیە لە ڕووی ئاینیەوە هاتووە شەهادەیەکی تەزویری هێناوە شەهادەکە ئەسلی نییە شەهادەکە خۆی لە خۆیدا تەزویرە یان بەحسی علمی چەند کەسێ لە گوگل بەحسێکی دەرهێناوە کردوێتی بە ناوی خۆیەوە ئەوجا لە ڕووی زانستیەوە چەند هەنگاوێک پێی چۆتە پێش چەند کەسەیە بەحسێکی هەردزیوە بەحسی کەسێکی ترە یو قوتابێکی خۆی بۆ مامۆستاکە بردوێتی بە ناوی خۆی و نووسیوێتی ئەمانە هەمووی دیاردن لە لای ئێمە هەیە
چەند جامیعەی وەهمی هەیە خەڵک دوکانێکی لە هۆڵندا کردوتەوە لە غورفەی تیجاری هۆڵندی نووسیوێتی ئەمە کارێکە بۆ چۆن ئەڵێ قازانجنەویستە ئەیکەم وانە خەڵکی شەهادەی پێدێنێتەوە ئەڵێن ئەوە دکتۆرای هەیە و ماستەری هەیە ماستەر و دکتۆراکە تەزویرە ڕاستی نییە چونکە لەوێ دوکان بە لەوێ وەکو غورفەی تیجارە تەسجیل کراوە وەکو زانکۆ تەسجیل نەکراوە جامە بەستم ئەمانە هەمووی لە ڕووی تووبیەوەی بۆیە عێراق ئیحسایەکی کرد بەلای کەمەوە لە ماوەی 2 ساڵە وەزارەتی خوێندنی باڵا لە ئیعدادیەوە هەتا وەکو دکتۆرە 13,000 شەهادەی تەزویریان دۆزیەوە لە ماوەی 2 ساڵە 13,000 جا تۆ بگەڕە لە هەرێمی کوردستانی شەبزانە چیتر ئەدۆزیتەوە لە ڕووی کۆمەڵایەتی ئێمە تەزویرمان هەیە یعنی کەسێکە چێ بۆ داوای کەسێک وانە بۆ خوازبێنی پیاوەکە قژی خۆی ڕەش کردو سمێڵی خۆشی ڕەش کردووە ئەڵەن ئەوە گەنجە لە کاتێکا جوانکاری غەشە ئەگەر ئەمە بڵێ بەڕێزان وەڵام من سەرم سپیە و سمێڵیشم سپیە بۆ نمونە ئێستا ڕەشم کردووە ئەمە ئەچێتە ناچێت لە عینی وەختیشە یا کچەکە مەیکاپێکی وای کردووە کە هەر ڕنگ و هەمووی گۆڕیوە ئەمە پێوترێ ئەمە یەکە پێوترێ غەش چونکە کەسەکە ئەو کەسە نییە دوای کای هێنێ سێرەکەمە ئەو نییە کاتە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی ئەمە جارێکی تر ئەچێتە خانەی ئەو جۆرە غەشە شاردنەوەی ئەو عیبانە شاردنەوەی ئەو چۆن ئەڵێ شتانە یعنی لە ڕووی کۆمەڵایەتی زۆر بووە لە بەغداوە کابرایە کچی خۆی هێنێ بۆ ئێرە کەسێک لە بەغداوە کەسێک کچێکی لەگەڵ خۆی هێناوە دوو لە ڕووی بینەران ڕەنگە لەش فرۆش بێ لێرە تەزویری شتێکی بۆی کردووە لەوێەوە ئەڵێ ئەمە کچمە ئەو جار دەجار بە شوێدا لە کوردستانە پیاوی کوردش عیبەکەی ئەوەیە لاوازە لەم بابەتانە ئەچن خوازبێنیەکەن لەگەڵ ئەم جۆرە کەسانە دوای دەرەکەوێ ئەوە نەکچی بووە و نەخشکی بووە هەروە لەوێ لەگەڵ خۆی هێناوێتی و بەو شێوازە مەبەستم چی وەمانە هەموو لە کۆمەڵگەیە ئەمانە بۆ بە دیاردە ئێستا ڕۆی دینیشیدا هەمان تشناهێتەکردن بەڵێ کاتە جارێکی تر ئەتوانی بڵێ لە ڕووی ئاینیشەوە جۆرێک لە غەش و تەزویرمان وەک ئەوەی کە ئێستاکە هەر لەم هەولێرە من نمونەم لایە یەکێک لە پارێزگایەکی لەو پارێزگایانی کە ئاوارە بوون هاتوونەتە هەرێمی کوردستان لە شوێنی خۆی ئینسانێکی هیچ نەبووە هەر ینی زۆر ئینسانێکی خراپ بووە لێرە جلوبەرگێکی شێخی لەبەر کردووە ئەو گەڕەکە کوردیەی خۆمان لەم هەولێرە هەموو دەستی ماچەکەن ئەڵێ نەمە شێخە کەچی خەڵکی تراتۆ لە کوربا بە شێخ نیە و کابرایەکی ساختەچی ئێوە بە جلوبەرگی شێخی لەبەر کردو ئێوە بۆ لێتان تێکچۆ ئێستاکە دەستی ماچەکەن و بۆتە سەرگەورەی گەڕەکەکە کۆڵانەکە سەرگەورەی کۆڵانەکە ڕاستیش ناکە جلوبەرگێکی شێخایەتی لەبەر کردو لە شوێنی خۆشی هیچ نەبووە یان مەسەلەن هەر لە ڕووی ئاینی و جارێکی تر بۆ دەرەکەوێت لە قەدیما بووە فەرمودەیەک فەرمودە نەبوو پێڵێن حەدیسی مەوزوع وانە بەدەمی پێغەمبەرەوە فەرمودەیەکیان دروست کردو ئەمەش هەر وایە یا شەهادەیەکی تەزویر یا وەزیفەیەکی تەزویر یا خەڵکێک مەلا نەبێ خۆی بکە بە مەلا شێخ نەبێ خۆی بکە بە شێخ یان قورئان بێنێت و بینوسێتەوە و بە نەوعێکی تر نوشتە و دوعای پێ بکات و ڕاستەقینەش نەبێمانە ینی ئەو دوعایانە نەبێت کە خوددا باسی کرد یا پێغەمبەر باسی دەیگۆڤێف دیار دەگەلێک زۆرە ماوسە دەمە فەرمودن پێغەمبەری تێنەگوتن کەسێک بیشتن فەرمودە لاوازە بیشتن مانی بوو مەبەستا تەرغیبان تەرهیبم کارتینین ئەمژی زانین غەریبە ئەزانین ئەوە باسێکی ترە ئەوە ترێ یعنی لە باسێکی عیبادی ئەو شتانە بەس ناتوانیت تو ئەو شتانە باسی تعاملی بەڵێ تعاملی پێ بکەیت جا مەبەستمەوە بوو بەسەرەن جاری وای ئێساکە وەکو بینەرانیش بەشداربووان باسییان کرد ینی جۆرێکی تر لە تەزویر و غەش چییە تەکنەلۆژیە خەڵکێکی زۆر مەسەلەن 5-6 ئەکاونتی وەهمی کردوتەوە ئەم ئەکاونتە وەهمی قسە لەگەڵ خەڵکاکە پەیوەندی لەگەڵ خەڵکا دروستەکە و ڕاستەقینەش نییەوە ئەو نیە خوبکەتە کۆر ڕاستە کچ خۆیە کاتە کوڕ خۆیە کاتە کچ تەمەنی دانێ وێنەیەکی تر دانێ یا وێنە دانانێ وانە لە شوێنێکی ترا بە ناوی دینەوە قساکە خۆشی هیچ بڕۆی بەدین نییە لە شوێنێکی ترا بە ناوی بێدینی قساکە و شتێکی ترە ینی مەبەستم ئەوە بوو ئەمە هەموو جۆرەکانی غەشە ئەمە هەمووی لە ڕووی ئاینیەوە حەقم بە یاسانیە ئیشی یاسان ناسانە لە ڕووی ئاینی ئەوە بوو کە پێغەمبەر فەرمووی من غەشەنا فليس منا لە ڕووی تەزویریشەوە فقط جاء ظلما وزورا ئەو خوددا لەفەر دەستێتت خوش مامۆستای بەڕێز بینەرێن بەڕێز دەمی بێنڤێدانەکە کورتی هاتی و دەهینە جواتەوەین هێژە بەلێ بینەرن بەڕێز دووبارە سڵافوە بن بەردەوامین گەلوە و پتر دەرێژە پێدان سەر بابەتی هاتیە دەستنیشانکردن سەختەکاری سیفەتێ باوەڕداران نینە مامۆستای هێژە دەما بەحسا پێناسا غشێ و ساختەکاریە کردی و بەحسا جوورێن وێ کردی نوکە گرنگە بینە سەروێ چەندێ ئەگەر ناو جوواکێکێدا ئەف دیاردە هەبوون هەبوو و هەمی شێوازین خوبە ئەرێ ئەنجامێن وێن دێ چ تشت بن و دێ چ هێتە شیناوێ چەندێ
ڕاستە یعنی گرنگە پێشی ئەنجام باسی هۆکاریش بکەین یعنی هۆی ئەمە چییە لە ڕاستیدا یعنی ئینسانێک بەخۆیڵێ باوەڕدار بۆچی غەشەکە و بۆچی تەزویرەکە ڕاستیەکەی ئەتوانی بڵێ بە پلەی یەکەم بە قسەی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەم ئینسانی بەخۆی دەڵێ باوەڕدار نەگەشتوتە پلەیەک مەرتەبەیە کە پێی دەگوترێ پێگە و پلەی ئیحسان چونکە پێغەمبەر فەرمووی ئیحسان چییە؟ ئەن تعبد الله كأنك تراه بەو جۆرە خوددا بپەرستی وەک بڵێ تۆ خوددا ببینی فإن لم تكن تراه بەڕاستی ئەمە نایبینی فإنه يراك خوددا دەمان بینێ ئیترەمە خۆ قەناعەتمان بەمە هەبێ کە خوددا دەمان بینێ باشە کە دەزانی خوددا دەتبینێ ئەی چۆن غەش دەکەی ئەی چۆن تەزویر دەکەی کە دەشزانێ خوددا دەیبینێ ئەمە بەڕاستی یعنی یەک نیشانی پرسیاری گەورە لەسەر باوەڕی ئەم جۆرە مسلمانە دادەنێ ئەم جۆرە باوەڕدارە دادەنێ چونکە خوددا دەفەرمێ لە قورئاندا ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر إلا هو معهم ثم ينبئهم بما عملوا يوم القيامة إن الله بكل شيء عليم تتماشى ما يتكب كبا كردي خدا دا فرمي لهر شوينيكا بنيهني سيكز دانشتون خدا چوارم يعني لهر شوينيكا پينج كز دانشتون خدا ششم يعني لهر چو دابون خدا تان لقلا روج قيامتش هر شتێکتان کرد بێ پێتان نیشان دەداتەوە خدا بە هەموو شتێک زانایە و عەلیمە ئایدەی باوەڕ لەکوێ لەم کاتەیە یعنی ئەم پرسیارەیە کە ئێمەی گرتووە کە دەڵێن یاسا نەبوو حکوومەت نەبوو هەندێک جار دەڵێن بۆ چی دەکەی ئەمانە هەموو قەینا بخەلە لێ دەمان بەرەخ دەینە جوواکێن مسلمانە مامۆستا شێوازێکی گشتی دەمان بینین ئەف دیاردە هەبوون هەیە و چەندین دیاردی دیژێت غەڵەت هەنت ناوە جوواکێن مسلماندا ئەرێ ئەم تکارین بژنێ پەیامە دینی نەپێکایە ڕاستە دەتوانی وا بڵێ دەتوانی وا بڵێ کە ئەمە دەبینی وەکو گوتم ئێمە ناتوانین ینی چۆن دەڵێ فتوا بدەین مافی ئەومان نییە حکم بدەین بەس مافی ئەومان هەیە بڵێن ئەتوانین نیشانەی پرسیار لەسەر ئەمەدانی بڵێ بۆ پرسیار و سەرسوورمان سەرسوورمانە یعنی ئەمە جێگەی سەرسوورمانە ئەوجا خوددا دەفەرمێ ئەو کەسانی کە غەش و تەزویر دەکەن چۆن دەیکەن یعنی ئایا دێن لەبەر چاوی حکوومەت دەیکەن نە دێن لەبەر چاوی خەڵکە ئەو ئیشە دەکەن تەزویرەکە نە هەمیشە لە تاریکیدا و لە شوێنێکە خوددا دەفەرمێ یەستەخفونە من الناس ولا يستخفون من الله وهو معهم دەڵێ مانە کە غەش و تەزویرەکە دەکەن خۆیان شاردوتەوە لە چاوی خەڵکی خۆیان لە چاوی کامیرە شاردوتەوە تۆ کەسە دۆزیتەوە لەبەر چاوی کامیرەی چاودێریە غەش و تەزویرەکەی بکە دەڵێ نابە کامیری چاودێریە ئەی دەڵێ خوددا دەتبینێ وهو معكم أينما كنتم وانە ئەمە مانای چییە مانای وایە بینینی خدای زۆر پێ کەمترە لە بینینی کامیرەی چاودێری ئەمە پرسیارە ئەمە نیشانستەکە وا دەڵێ چونکە لە کامیرەی چاودێری دەترسێ لە کامیرەی خوددا ناترسێ ئەمە چ باوەڕێکە بەڕاستی ئەمە چ باوەڕێکە کە خوددا خۆی وا دەفەرمێ دەڵێ خۆیان دەشارنەوە لە چاوی خەڵکی بەڵام لە چاوی خوددا هیچ بێباکن لە کاتێکداوە هو معهم ئاگای لێیان ئەمە پرسیارێکی گەورەیە خاڵی سێم ئەوەیە هۆکار ئەوەیە کە خوددا بۆیە عیباداتی دانا بۆ ئەوەی تۆ خوددات بیرکەوێتەوە پێنج فەرزە بۆ نوێژ دەکەی بۆ ئەوەی پێنج فەرز بەلای کەم و لە شەو ڕۆژێکە ئاگات لە خوددا بێ خوددات بیرکەوێتەوە تا غەش و تەزویر نەکەی ئەی وەکو پێنج فەرزە ئەو کەسەی پێنج فەرزە نوێژ دەکا و حەجیشی کردووە و عومرەشی کردووە ئەو جا غەش دەکە ئەمە مانای چییە ئەمە ئەوەیە کە بێباوەڕان لە سەردەمی زوودا بە شوعەیبیان گوت وتیان شوعەیب قالوا يا شعيب أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء إنك لأنت الحليم الرشيد بێباوەڕان بە شوعەیبیان دەگوت یا شوعەیب ئەمە چییە ئەمە چ نوێژێکە تۆ داتێناوە یعنی نوێژ چ حەقی هەیە بەسەر ئەوەی پارەکەمان چۆن بێ و حەڵاڵە و حرامە کە ئەنەهو ئێستا نەک بێباوەڕ ئێستا مسلمانی ئەم سەردەمە پێی دەڵێ کورە تۆ نوێژ دەکەی آخر نوێژکەر و نوێژکار چۆن ئەبێ غەش و تەزویر بکە دەڵێ کاکە نوێژ شوێنی خۆی دەگرێ و ئەمە شوێنی خۆی دەگرێ ئەمە شتێکە و ئەوی تر شتێکە جاران بێ باوەڕ وای دەگوت ئێستا هەندێک باوەڕدار وا دەڵێ نوێشەقی چی جا کوتت ئەنجامی ئەمە چیە ئەنجامی ئەمە بەڕاستی زۆر خەتەرە ئەنجامی ئەمە ئەوەیە کە ئەو ئینسانەی غەش و تەزویر دەکا من نەموت و پێغەمبەر فەرمی من غەشەنە فەلەیسە منە بەشداربوانی گوتیان دەزانن کەواتە خۆت مەخە خانەی بازدەی مسلمانی ڕاستەقینەوە ئەو جا جارێکی تر ئەم کەسێک کە ئەم غەشە دەکا بەلای کەم وازانی هەم کەس پێی نازانێ بەس مناڵەکانی پێی دەزانن هەموو کوڕێک دەزانێ باوکی چۆن غەش دەکە فێرێکە جا لە دوکانەکەی خۆیت لە ڕەوە من ڕۆیشتم ئەگەر فلان هات ئەمە ئاوا بۆ پێشە ئەمە ئاوا لێ بکە ئەمە لەوە تێ بکە لەوە نەکەی لەوە نەفرۆشی ئەمە لە پێشە سەرف بکە ئەمانەی ئەم پێشەوەی دامناوە ئەمانن بە
ئەکسپایر بوون ئەمانە با لە پێشا بڕۆن ئەوەی تر با بمێنێ ئەمە چییە مناڵەکە فێرە بێ کەواتە بوو بە قودوەیەکی خراپ بوو بە پێشەنگێکی خراپ ئەمەیە کە پێغەمبەر فەرمووی ومن سن سنة سيئة فعليه وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة بكردي هركس ڕێبازێکی هەڵی فێری خەڵکی کرد و گوناهەکەی لەسەر خۆی و هەتا ڕۆژی قیامەت چێ بەو ڕێبازە ئیشەکە گوناهی هەموو لە ملی ئەوە کەواتە ئەمە جارێکی تر ماڵی خۆی وێران کرد ئەرێ شتێکی تر بڵێم ینی تۆ لە ئاسمانە کە باران دەبارێت چی دەڵێ باران دەبارێت هەموو باران کە دەبارێت چییە کۆمەڵێک دڵۆپەی ئاوە ژمارەیەکی لە بنەهاتووی دڵۆپەی ئاوە ئەم بارانە لە سەرتاسەری دنیا دەبارێت ناوی هەیە ناوی چێ ناوی بارانە وردی کەیتەوە ناوی چییە دڵۆپەی باران وایە کە دێتە سەر عەرز کەوتە ناو دەریای سپی ناوەڕاست ئیدی ون دەبێت لەوێ ئیدی ناوی بوو بەچی ئەو ناوی چی بوو پێڵەن دەریای سپی ناوەڕاست ئەو ناوە ئەوەی لە لای ستین دەکەوێت ئەکەوتە دەریای زرد پێی دەڵێن دەریای زرد ئەوی لە سەروی ئێران دەکەوێت پێی دەڵێن دەریای ڕەش ئەوی لە بینی سعودیە و سوودان دەکەوێت پێڵەن دەریای سوور کەواتە لە ئاسمان ناوی دڵۆپەیەک بوو بەس کە کەوتە ناو هەر بەحرێکەوە ئەو ناوەی لێنرا مەبەستم چی بوو مەبەستم ئەم ئینسانە کە ئەمەی کرد کەوتە ناو مفسیدی ینی بەم کارەی بەم غەشەی کەوتە ناو مفسیدین کەوتە ناو بازنەی تەزویرکاران کەوتە لای خوداک ناوی کەوتە ئەوە چۆن پێغەمبەر دەفەرمێ حتا یوکتەبە عند الله کەذابە کەوتە ناو بازنەی درۆزنان ئیدی ناوێکی لە خۆینا بەم شێوازە ناوێکی لە خۆینا بۆیە لە ڕاستیدا گرنگی ئەم بابەتە لەوێدایەکە ئیسیهانە بەکەم تەماشاکردنی نەزەری خوددا بەکەم تەماشاکردنی نەزەری خوددا ینی چۆن یعنی ئینسان لە کاتێکدا خۆی لە کامیرەی چاودێری دەپارێزیە خۆی لە حکوومەت دەپارێزیە خۆی لە دەستەی نەزاهە دەپارێزیە خۆی لە بەڕێوەبەرایەتی چاودێری دەپارێزیە چاودێری دارایی دەپارێزیە ئەی خوددا ئەمە ڕوئاینێکی بەێ وازع دینی پێسترە یانژی وازع قانونی یاسایی پێسترە کە ئەف دیار دەنەمینیت ئێمە کە بەرنامەکەمان بەرنمەیەکی ئاینیە قسە لەسەر ئەمە دەکەین دەڵێن یاسا ڕۆلی خۆی دەبینێ ئاینیش ڕۆی خۆی دەبینێ کەمینەیەک هێشتا لەم دنیاەدا ماون کە دەزانن خوددا دەیان بینێ خەڵکانێک باون چاک هێشتا تەرازۆکانیان وەکو قەدیم دەسڕنەوەڵێن با گەردی تۆز و خۆڵیشی پێوە نەبێ کە شتێکت بۆ دەشێشێ لەولا لە نێو کاغزێکدا بە وەزنی کاغزەکەش لەم دیو کاغزێکدا دەنێ ئەو ئینسانە باشانە هەرماون بەس ئەوانە کەمن ئێستاکە لەبەرەوە کە ئەمە بۆ بە دیاردا مانای وان نییە خەڵکی باش نەماوە خەڵکی باش ماوە بەس باسەکەمان لەوەیە ئەمانەوێ ئەو جۆرە کەسە بە ئاگا بێنینەوە بڵێین گوناه دەگا لە ڕووی ئاینیەوە لە کامیرەی چاودێری سڵ دەکەیتەوە بەڵام لە کامیری ئێک ئافتن مامۆستا ئەگەر ئەvە نەدیار دەبیت تنێ حاڵت بیتن حاڵەتێکی سروشتی ئەگەر هەبیت ناوە ژیانی مسلماندا ژیانی کەسی مسلمان ئەگەر کەسی باوەڕدار بیکە بە حاڵەتیش بە یەک کەسیش هەر سروشتی نییە بۆ چونکە ئینە سەڵاتە تەنها عن الفحشاء والمنکر ئەوەش غەش و تەزویر فحشا و منکر با بچینە شارین کوردستانی و پرسیار هاتی ئاراستەکردن بەشێ دوێدا ئەری چ بکەین بۆ ڕێگریکردنا ئەvێ دیاردانەها ئەم بەحەسکەین کە غشکردنە و فێلبازیەت گەل خەڵکی دیمۆنێ بێت مۆل هەر وەختی هەبێت سەر تشتی هەر کەسی بگەڕن تری بە ساکێنە سەر و بنێکە بۆجان بەسەر و بنێکە هەر تشتی هەبێت بن لازمە خوددان بخۆ ڕاست بتن لە ناو خەڵکە حاڵەتێکی زۆر خراپە لە ناحی کۆمەڵایەتیەوە ئەبێتەوەی ئەوەی کەوا ئەم وڵاتە بەرە و داڕوخان بڕوە لەبەرەوە ئەرکی هەمومانە مامۆسایانی زانکۆیە کەوا پێویستە چی بکەن کەوا لێکۆڵینەوە لەسەر ئەمە بکەن بەڵام بەداخەوە تا ئیستا هیچ شتێ لەسەر ئەو بارەوە نەکراوە تەنها قسەکردنە ئەمەش زیاتر منەڵێم مامۆسایانی ئاینی پێویستە لەو بارەوە بکەن خودێ ئەم پێدوێن دێنە ئەمە عالم الخوا خودێ بزەڤڕێت وجدانەوە خوا بزەڤڕینێنە ئەف خەڵکاژێک هەر برایویە ملەتەویە خوشکێتوینە مادێ بۆ چ غشێکی ناف ملەتێ خوادا هەر ئەف ملەتاژ خوشک و برایەتوینە دە بۆ چ غشێکی هەر توی غشێل خواتکێ هەر بۆ مرۆڤی زەڤڕەدەن ڕای من گرنگترین شتەوەیە کە هۆشیاری بڵاو بکرێتەوە لە ناو خوێندکارانە و دوجار گرنگ نییە خوێندکارێک سێرتیفیکەیتێک وەربگرێ بریتی بێ لە تەنها وەرەقەیەک کە پێوترێ بڕوانامە ئەگەر بێ معریفەت بێ زۆر گرنگە خوێندکار دوای دەرچوونی ناوڵجێکی پێ بێ کە بتوانێت لە بازاری کاردا لە بازاری دامەزراندنە کاری پێ بکە ئەوە گریمان بە گزی و بە غشکردنیش توانی تەخەڕج بکە ئەی دوجار چیەکە لە بازاری کاردا هەر کارێکی ئەم بکەین شوی کاری بێت و گونەه تێدا هەبێت دوێت ئەمە خودت تعالی بزەڤڕین و دا ئەم دەستە شوێ خراپیە بەردین
بیا درست آنجک او کاری ویگاوی دیت نامن ام انجام بدین ما امش خود تعالی بترسین کو او ترسول ما بکت ام دی توشی سزای بین سزای خود تعالی ناراضی بین خود تعالی آگیر جهنم رجا قیامت دا اوه اگر نبن ریگر بومرووی ام نشینش خوش دیر بکین لما باشترین ریک او امش خود بترسین و پیوندیت خود گل خود خوش بکین دا توشی وان خلطی و وان گناه نبشین خود هم برای ریکا خود بگیرد چه تره شینا حیله بکت برای ریکا خود بگیرد باشتره روزی نویجت خواه بکت و طاعت خود بکت باشتره شینا بکت حیل العالمه بکت و خشه بکت اوسا باشتره بیزه بله بینرین برس سپاس بو بجدار بویان وانجی بحثا وان هو کاراکر بو کم کرنا اوی دیارده و هر ساخو سلامت بن با مسته همان پرسیار آراسته جانب تجیکین بزانین چه هو کار هنه چه صدم هنه بو کم کرنا اوی دیارده کتنا و کمالگاه دیندار دا کم ببید آنکو نمینید بله ئێمە دەبێ هەر ڕێکارەکانمان قسە لە بوارە ئاینەکە بکەین بله نەچین بەلای بابەتە یاسایی و بابەتەکانی دیکە کە کاری حکوومەتە لە ڕووی ڕۆشنبیری ئاینی دیاردەی تەزویر و غەش گرفتێک بۆ ئینسانەکە دروستەکە هەر کەسێ بێوێ غەش بکە و بێوێ تەزویر بکە گوناهێکی ئەوە یەک گوناه ئەوە دوو سێمیشی تووشە بێ خدا دەفەرمێت تەتەقیدونە ئەیمانەکم دەخەلەن بەینەکم یعنی چۆن ئەیمان جەمعی یەمینە یعنی سوێند خواردن وانە سوێند خواردن یعنی هەموو تەزویرچیەک و هەموو غەشاشێک هەموو ئەو کەسەی غەشەکە و تەزویرەکە ناچارە بێ بە سوێندی درۆ ئەمەش گوناهی سێمی خستە سەرخۆی کەواتە دەخەلەن ئەی غەشەن یعنی خدا دەفەرمێ بەشێکی زۆری ئەو کەسانی کە غەشەکەن و تەزویرەکەن خۆیان ناچارەکەن بە سوێند خواردن بە سوێند خواردن بە ناوی چێ ئەمجا بە ناوی خوددا ئەوە بەس نەبێ کە خوددا ئەبینێ ئەیان بینێ غەش و تەزویرەکەن ئەمجا دێن بە ناوی خودداش سوێن دەخۆن خدا وقد جعلتم الله عليكم كفيلا يعني چێکی بە کەفیل بەو سوێندەت خوددات کرد بە کەفیل ئەمە تاوانی سێمە ئیزافە دەرگەهەکە بوو جیهانەکە تاوانە زۆر بۆیە مەحوی خۆمان خۆ مەحوی لە 1906 وەفاتی کردووە یعنی 113 ساڵ لەمە بەروەفاتی کردووە ئەو کاتیش دیارە ئەم شێوازە هەبووە ئەم دیاردێ بۆیە دەڵم ئەم دیاردەیە کۆمەڵگەی موسڵمان لێ نەبڕاوە دیارە هەر هەبووە بۆیە مەحوی لە شیعرێکە دەڵێ غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خودە یعنی چۆن شیکەینەوە بۆ زمانی ئەم سەردەمە و ئەخاوتنی ئەم سەردەمە دەڵێ غەیری ئەوەکە ئەم خەڵکە ئێستاکە ناوی خوددا وشەی ئەڵڵا ناوی خوددا خودێ بۆچی بەکاردێنن یەک پێویستیان بە ناوی خوددا ماوە سوێندی درۆی پێ بخۆن غەیری ئەوە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خودە یعنی ئەو کات پێشی 113 ساڵ وەفاتەکەیەتی مانێر پێشی 120 ساڵێکش ڕەنگە وای گوتبێ کەواتە ئەم دیاردەی ئێستش ماوە ناوی خوددا بەکاردێنن سوێندی پێ ئەخۆن بۆچی بۆ سوێندی درۆ بێ بەڕاستی ئەمە تەوانش خودت بیتە فاکتەر بووی چەندی مرۆڤ لێ دوورکەویتن یعنی پێوترێ خەشیە یعنی چۆن وما قدر الله حق قدره والأرض جميعا قبضته والسماوات مطويات بيمينه يعني إنسان أبيه حالتك الرهبة حالتك خشوع حالتك هيبتك بو دروز بيه كناوي خدا دي ناوي خدا يعني شون يعني هر ناوهناني خدا إنسان هيبتي ناوي خدا قوريه كإنسان براسي حالتك دروني جواني بو دروز دبيه شجاع أوي تو ناوي خدا بيني تو بلي بو خدايا بو قرآنا أما أون دي قازانج بو من تياوي دوي واشنيه ئەمە چۆن ناوی خوددا بەکاردێنی بۆ تەزویر شتێکی زۆر بەڕاستی جێگەیتنە جا حاڵەتی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئینسان بە درێژایی ڕۆژگار کەم کەس هەیە غەشی کردبێ و تەزویری کردی بێ و دەرنەکەوت بێ کەشفە بێ هەر کەشفە بێ کەواتە دوجار بەری یعنی کەم هەیە حاڵەت ئەڵێ وڵا بۆ قیامەت ماوەتەوە ئێمە بە ڕۆژگار لە چاوی خۆشمان دەبینین یعنی بە بەرچاوی خۆمانەوە هەر لە ڕێگەی میدیاکانەوە دەبینین فلانە کەس گیرا شەهادەکەی تەزویرە فلانە کەس گیرا ئەو ئیشەی تەزویرەکە کوردی هەیە بژیتن پەتی دروی کورتە ڕاستە پەتی درۆیە کورتە یعنی ئەم پەتە بەڕاستی کورتە ئەبینی ئێستاکە کابرا لە کۆماری ئیسلامی ئێرانەوە چی هێناوە جگەری هێناوە جگەری ماوە بەسەرچوو جگەری ئەکسپایر چواردەوری بە تابوق بە خشت گرتووە بۆ ئەوەی لە سۆنار دەرچێ ئێسێرەکی دی باش ئەمە چۆی ئاخر ئەمە خۆلای موسڵمانەوە هاتووە وانە ئەوە تا کەشف بوو یعنی ئەم سەردەمە زۆر بە ئاسانی ئەو شتانی کە تەزویرەکرێ
ڕاستە لە ڕووی تەکنەلۆژیا پێشکەوتەوە بەڵام هەر پێشکەوتنی تەکنەلۆژیاش بۆمان ڕوو نەکاتەوە لەبەرەوە حەکیمی کورد پیرەمێرد بەڕەحمەت بێ ئەڵێ نانی فڕوفێڵ نانی فڕوفێڵ تا سەر ناخورێت نانی فڕوفێڵ تا سەر ناخورێت نانی فێڵبازی ئاخری دەبڕێت نانی فێڵبازی ئاخری دەبڕێت اینجا بزانە چەند کە 4 موچەی هەیە و 5 موچەی هەیە و نانی فێڵبازی خواردووە و نانی فڕوفێڵی خواردووە ئەوە پیرەمێردیش لە 1950 وەفاتی کردووە پێمان دەڵێ نانی فڕوفێڵ تا سەر ناخورێت نانی فێڵبازی ئاخری دەبڕێت هەر ئەو ئەبینی جا لەبەرەوە ئەبێ بزانی ئەم شتە کۆتایی هەر لە دنیاشە دەرەکەوێت خاڵی کۆتایی مەگەر کاتت مابێ بەڵێ فەرموو ئەوەی لە ڕاستیدا یعنی ئینسان ئەمە بووەکە مەحوی جارێکی تر پێمان دەڵێ بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو هەموو دەشتن بە خنکان و لە وشکی شامەلەی مەخلوق یعنی چی؟ یعنی بەڕاستی ئەم دنیای ئێمە هاتینە سەری کە دوای کۆتایی پێدێ و تەمەەن ئەڕات و کۆتایی پێدێ لە ڕووی معنەویەوە هەر وەکو سەرابێک وا بوو ئەم سەرابە خەڵک عادەتەن مەلەوانی لەکوێیەکە لە ناو ئاوە مەلەوانیەکە ئەم خەڵکە بەم فڕوفێڵ و غەشەی ئەیکا کە ئەنەه مەلەوانی لە وشکانیەکە جا مەلەوانی لە وشکایی زۆر شتێکی سەیرە یعنی نیشانەی بێعەقلیە نیشانەی قورسیە نیشانەی ماندووبوونە تۆ یەکی بێن لەسەر ئەو عەرزە وشکە داینی بڵێ مەلەوانی بکە بەڵێ یعنی خەڵک تێ نەگەیشتۆ وازانێ ئەم سەرابە حەقیقەتە لەبەرەوە ئەو دنیای خۆی کە عمرێکی کەممان هەیە و خدا ئێمەی نرد بۆ ئەوەی کاری چاک ئەنجام بدەین ڕزقێکی حەڵال بۆ ماڵ و مناڵی خۆی پەیدا بکە دێ تەزویرەکە دێ غەشەکە لە دنیایەکدا کە کۆتایی پێدێ و دوای ماڵ و مناڵەکەشی پێ نازانن دومایی پرس مامۆستای بەڕێستە گەلک بەحسا هەست و وەکو بژێن شعورە ئاینی و ئیمانی تەکرد ئەگەر مرۆڤی هەبیت دوورکەویت الڤاتشتانە ئەرێ کورتترین ئاخفتن ئەم چ بکەین ئەف وازعی دینی هەستا دینی شعورە دینی ئەلدەفمەپ هێز بیتن کو بیت ئەگەروێ چەندێ ڤاتشتا دوور بکەوین دین و ئاین ڕووناکیە مەحوی جارێکی تر دەڵێ یعنی ئەم شتانەی کە ئەکرێ ئەڵێ کە سوتا دامی تەزویرت بەڵێ کە سوتا دامی تەزویرم بە نووری دامی تەنویرت ئەم تەزویرەی ئینسان لە دنیا دەیکا خدا بە تەنویری خۆی ڕووناکی دەکاتەوە و کەشفی دەکات لەبەرەوە ئینسان لە تەزویرە بترسێ لە تەنویری خوددا جوانە دەسێتت خوش مامۆستای بەڕێز هەرساخ و سەلامەت بی ئینشاءالله بینەرن بەڕێز ڤی ئاوای دەینە دومایەوێ خەڵکێژی و زۆر سپاس بۆێن بەڕێز کە هینجی گەلمە مشارک بوون ئەنکو بەشدار بوون بینەریەدا